سڵاوتان لەوێ بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسێکی گەرم و گرنگی ڕۆژ. لە کاتێکدا لە ئاستە سیاسیە باڵاکەی هەرێمدا ئومێدی بە دەوڵەتبوون دەبەخشرێت، بەڵام گەنجان نیشتیمان جێدەهێڵن. بەپێی ئامارە نافەرمیەکان بۆ هەر مانگێک 30,000 کەس لە هەرێمەوە کۆچ دەکەن بەرەو هەندەران، بەڵام هێشتا نە حکوومەت نە پەرلەمان قسەیەکی فەرمیان لەسەر ئەم پرسە نەکردووە. ئێمە دەپرسین کامیان ئەرکێکی ئەخلاقیە، جێهێشتنی نیشتیمان یان بەشداریکردن لە بنیاتنان و دروستکردنی نیشتیماندا. بەڕێزانم پرسە تاوتوێ دەکەین لەگەڵ میوانەکانم هەریەک لە بەڕێزان دکتۆر بورهان یاسین توێژەری سیاسی زۆر بەخێر بێ، هەروەها نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی زۆر بەخێر بێن نیازخان، لەگەڵ لیزا فەلەکەدین ئەندامی مەکتەبی پەیوەندەکانی دەرەوەی پارتی دموکراتی کوردستان. دیارە لیزاخان لە ئێستادا نەگەیشتۆتە ستۆدیۆ، بەڵام پاشکەمێکی تر ئەویش لەگەڵمان دەبێت بۆ گفتوگۆکردنی ئەم بابەتە. بەڕێزانەوەش دەرفەتتان هەیە، هەر قسەیەکتان هەیە، هەر پرسیارێکتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە لە ڕێگەی پێیجێ ناوتەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئێمەی بنێرن، چاوەکو لێرە منیش وەڵامتان بۆ وەربگرمەوە. دکتۆر بورهان، سەرەتا دەمە لای جەنابتان، دەمەوێت بزانم بۆچی لە ئێستادا ئەم لێشاوە لە کۆچی گەنجان دەبیندرێ؟ کێ لی بەرپرسیارە؟ چی ئەم دۆخەی دروست کردووە؟ بمنوای هۆیەکان زۆرن، هۆی ئابووری لە پێش هەمویانەوەیە، هۆی سیاسی ڕاستی زۆر گرنگە، کۆمەڵێکی فشار هەیە لەسەر گەنجی ئەم وڵاتە، هەستێکە ئیتر چیتر تەحملی ئەم فشارە ناکە، هەر لە بێکاری و بێهیوابوون و بێهیوابوون لە دوا ڕۆژ و ئەمانە کۆمەڵێ هۆکاری زۆر گرنگن. لە بەرامبەر ئەوەیە دەتوانین ئەوەش پرسیار بکەین ئایا چه هێزێک هەیە ڕێگری بکات لە چوونی ئەم گەنجانە؟ ئەوەی کە جەنابەت دەست پێ کرد لە پرۆگرامەکەیە دەسەڵاتەکان دیارە درەنگتر خەریکە وشیارە بنەوە لە جدیەتی ئەم کێشەیە بەجێهێشتنی وڵات لەلایەن گەنجانەوە. حەزەکەم بڵێم جدیەتی ئەم بابەتە ڕەهەندێکی تری هەیە، ئەویش ئەوەیە ئەگەر دەگەنجی ئێمە وڵات بەجێبێڵێ 100 عەرەب دێ بۆ ئەم وڵاتە و ئەما تەبعاً تشتەکە مزاعف ئەکاتەوە، چونکە تۆ جێگایەک جێدێڵی بەرام پڕەکرێتەوە لەلایەن خەڵکانێک کە لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتوون و ئێستا خەریکە حکوومەتی عێراقی بە ڕێگای جۆرا و جۆر هەوڵ ئەدا ڕێگا بکاتەوە بۆ مانەوەی ئەبەدی ئەم عەرەبانەی کە دێن بۆ کوردستان. ینی هەردوو دیوی زۆر گرنگە باسکردن. باشە، کامیان مەترسیدارترە یان ئەگەر ئاوای لێ بکەین کامیان جددیترە؟ کۆچی گەنجانی ئێمە یاخود خەڵکی ئێمە لە هەرێمەوە بەرەو هەندەران یان پێچەوانەکەی ئەوەی کە عەرەب دێتە ناو هەرێمی کوردستانەوە بەقەد یەک مەترسیدارن یان کامیان لەویتر مەترسیدارترە؟ بە قەناعەتی من ئەوەی تر مەترسیدارترە، چونکە لایزال ئیمکانی ئەوە هەیە ئەو گەنجانە لە هاواکەشێکی تردا، لە مەرجێکی تردا، لە ڕووی ئۆکۆنۆمیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، سیاسیەوە بەتایبەتی یا ئاسایشیەوە یا بە شێوەیەکی گشتی کەمبوونەوەی ئەو قەیرانانە جارێکی دەبێت بە هێزی جەزب گەڕانەوە بۆ گەنجەکان، چونکە ئێمە ئەزانین ساڵانی پێشی ئێستا هیجرەیەکی دژ هەبوو لە گەڕانەوە لە ئەوروپا بۆ وڵات لە بواری بەرهەمهێنا، لە بواری دەرسوتنەوە، کارکردن لە زۆر بواری ترە خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە. هاتنەوەکە لەبەرچی بوو؟ بەرەوەی دۆخی هەرێمی کوردستان بەرەوە باشتر چوو بوو. هەڵبەتە لەنەوەتەکان ئەگەر یەکێک گەڕابێتەوە لە 2003 دواوە بەرامبەر ئەویەکە دەگەڕاوەتەوە، 20 گەڕاوەتەوە، بۆ مانای دوای 2003 دەرفەتێک کرایەوە بە تایبەتی لە ڕووی مادیەوە باشبوونێک بە وڵاتەوە بیندرا، ڕێگای خۆش کرد بۆ ئەوەی خەڵکانێکی زۆر بگەڕێنەوە. نەوعێک لە هیوابوونیش دروست بوو لە ڕووی سیاسیەوە دوای ئەوەی کە دوو حکوومەت بوون بە یەک و ئەمانە هەرچەندە بۆ چوونی خۆم لەسەر بوون بە یەکی دوو حکوومەتەکە وا بۆ ڕۆژی دواتر من گوتم 3 حکوومەتمان هەیە ئێستا، حکوومەتێکی زۆر بەهێزی پارتی، حکوومەتێکی لاوازی یەکێتی، حکوومەتێکی هاوبەش بۆ خۆڵ لە چاوکردن. باشە، سوپاس دەکەم دکتۆر. دەگەڕێمەوە لە نیازخان سەرنجی تۆم دەوێ و دەشپرسم ئەم کۆچەی ئێستا دەبینرێ بەم شێوەزەقا ئێستا دەستی پێکردوتەوە یان کۆچێکی بەردەوام بووە بەڵام نادیار؟ بەڵێ ئەمێ ئەوە بڵێم کە دۆسەی پەنابەران لە هەرێمی کوردستان لە ئێستادا بەشێکە لە دۆسەی پەنابەرانی هەموو جیهان، چونکە پەنابەران لە ئێستادا بەشێکی زۆری وڵاتانی ڕۆژئاوا لە بەردەم لێشاوێکی گەورەی پەنابەرانن لە بەردەم چەندین ناوچەی جیهانی جیاوازەوە. ینی بۆ نمونە پێشتر بەر لە هەشتاکان و تا نیوەی ساڵانی هەشتاکانیش
کۆچکردن لە قاری ئەفریقیاوە بەرەو ڕۆژئاوا لە ئاسێکی زۆر زۆر فراوان بوو. دیارە ئەمەش بەپی گۆڕانکاری سیاسی و ئابووری ناوچەکان وەروەها هاتنە ئارا و دروستبوونی شەڕ لە ناوچەکان گۆڕانکاری بەسەر ئاستی ئەم لێشاوی پەنابەرانەدا هاتووە و تەنانەت لە ناوخۆی وڵاتدا ئەوەی کە پەیوەندی بە ئاستی ئاوارەکانەوە هەبووە گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئێمە لە هەرێمی کوردستان لەبەردەم دوو جۆر لە بابەتی پەناهەندەیە، یەکێکیان ئەوەیە کە ئێمە ئاوارەی ناوخۆییمان هەیە، بەشێکیان ئەوەی کە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستانەوە ئاوارەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان بوون وەکو یەزیدیەکان ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان بەگشتی، بەشێکی تریان هەر لە بابەتی ئاوارەکان ئەوانن کە لە خواروی عێراقەوە هاتوون. بەڵام سەرباری ئەمە بەشێکی ئەم ئاوارانە لە ئێستادا ئەبن بە پەناهەندە لە یادمان نەچێت بابەتی هاتنی داعش بۆ هۆکاری ئەوەی کە بەلێشا و بەشێکی ئێزیدیەکان بچنە دەرەوە تەنانەت خاتوڤیان دەخیلێکێک بولەوانەی کە هەوڵ و بانگەوازی هەبوو بۆ ئەوەی کە ئێزیدیەکان لە دەروی کوردستان وەربگیرن و وڵاتانی دەرەوە وەکو پەنابەر وەریان بگرێت. دوو مەسیحیەکان بەشێکی ئەم دۆسەیە بوون کە بە پەنابەر چوونە دەرەوە. خاڵێکی تری بابەتی پەنابەرێتی ئەوەیە کە ڕێگەی بە قاچاغە واتە ڕێگایەکی ناشەرعیە بۆ ئەوەی کە کەسێک بپەڕێتەوە بۆ سنووری وڵاتێکی تر. ئەمەش ئەو دۆسیەیە کە بە درێژاوی ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان نەوەستا وەک چۆن لە ساڵی 91ەوە لە هەشتاکانەوە ئەوانەی کە لە قۆناغی شۆڕشی خەباتگێڕی چەکداریەوە دەچوونە دەرەوەی کوردستان و وڵاتیان جێدەهێشت. ئەم شێوازە لە کۆچکردن هیچ کات نەوەستا، بەڵام قۆناغ بۆ قۆناغ زیادی کرۆ بابەت و پاڵنەرەکانی جیاواز بوون. بۆ نمونە لە قۆناغی شەڕی ناوخۆ ئێستاشی لەگەڵ زۆرێک لە خێزانەکانی هەرێمی کوردستان کڕۆڵەکانیان ڕۆیشتوونەتە دەرەوە وەک پەنابەر لە قورگی تمساحەکانی دەریای ئیجە و لە گەروی قرشەکانی ئەو وڵاتانەی تر جێماون و بەشێکیان تا ئێستا تەنانەت تەرمەکانیان نەدۆزراوەتەوە و زۆرێک لە خێزانەکان دابڕانەوە. بەشێکی زۆری کوردانی گەنج بە خانەوادەوە کەوتنە دەستی مافیاکان چارەنووسیان نادیار بوو و تەنانەت دۆسەی مافیاکان لە هەرێمی کوردستان ئەوەی کە پەیوەندی بە دەستگای ئاسایش و وەزارەتی ناوخۆ هەیە تا ئێستا بە دوواداچوونکردن بۆ بابەتی قاچاقچیەکان و پەنابەرەکان تا ئێستا لە ئاستی کەمتەرخەمیە مەبەستم لە پەنابەرەکان ئەوانن کە بە ڕێگەی قاچاق دەبرانە دەرەوە چارەنووسیان دەکەوتە ئاستێکەوە کە بەڕاستی ژیانی خۆیان بخەنە مەترسی. باشە ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەمومانەی بینین گەنجان داد و بێدادیانە لە ئەو دۆخە سیاسی ئێستا لە هەرێمی کوردستانە دروست بووە لە نەبوونی خزمەتگوزاری لە بێموچەیی لە نەبوونی کار. بەڵام تۆ بابەتێکی ترت باس کرد کە ئەم کۆچە بە تەنیا پەیوەندی بەمەوە نیە بەقەدەوەی پەیوەندی بە جیاوازی ئاینەکانیشەوە هەیە وەنیە کە باسی کۆچی مەسیحی و ئێزیدەکانت بەشێک لەم بابەتە زەق بۆی ئێستا حساب بکرێەوەی تۆ باسیەکەی مەسەلەی جیاوازی ئاین. یەکێک لە تایبەتمەندیەکان تەنانەت ئەنجلینا جولی کە بەرپرسی دۆسەی بەشی پەنابەرانە لە نەتەوەی گرتوەکان لە دوایین سەردانی بۆ شاری ماردین لە تورکیا زۆر بەڕوونی بانگەوازی ئەوەی بۆ وڵاتانی ئەوروپی کرد کە دەرگایان بکەنەوە بە بەردەم پەنابەرێزیدیەکان لە بەرەوەی ژیانیان زۆر زۆر لە مەترسیایە لە بەرەوەی ژیانێکی ئاوارەی زۆر سەخت دەگوزارێنن. تەنانەت بەشێکی ئێمانە ڕۆشت و خاڵێکی تر هەیە من دەمەوێت ئاماژەی پێ بکەم لە بابەتی پەنابەرێتیدا ڕێکخراوەکانی بەتایبەت نەتەوەی گرتوەکان بە درێژایی ساڵانی ڕابردوو و ڕێکخراونی دەوڵەتەکان هەندێک کەیسی تایبەتمەند هەبووە دەواازیان بۆ کردونەتەوە بۆی لە وڵاتانی ڕۆژئاوا شوێنیان بێتەوە لەوانەیە کە کچ بوون ڕاوەدوونرا بوون لەوانەیە کە تووشی تەحەڕوش و مەترسی ببوون و ئێستاش زۆرێک لە خێزانە کوردەکان لە وڵاتی تورکیا لە وڵاتی ئوردن چاوەڕوانی مافی پەنابەرێتی دەکەن لە ڕێگەی وڵاتی ببوورە لە ڕێگەی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە لە وڵاتانە ماون. بۆیە ئەم دۆسیە هیچ کات کۆتایی پێ نەهاتووە و پێشمانیە کۆتایی پێدێت لە بەرەوەی ڕێگریکردنی بابەتی پەنابەرێتی بۆ نایە تۆ سنوورەکانت دابخەی بۆ نایە کە تۆ پاسپۆرت لە گەنجان و لە هاوڵاتیان بسەنیتەوە نەخێر بە پێچەوانەوە لە جاڕنامەی گردوونی مافەکانی مرۆڤ لە مادەی 13 لە 2 بڕگەدا زۆر بەڕوونی ئاماژە بەوە دەکات کە هەر کەسێک کە تووشی ڕاوەدوونان دێت تووشی مەترسی دێت مافی ئەوەی هەیە پەنابەرێتە بەر وڵاتێکی تر و لەوێدا ژیانێکی سەربەستانە و مافەکانی بۆ دابین بکرێت. بۆی ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێت کاکارزان بابەتێکی مەترسیدارە بۆ سەر ژیانی کاتەکان تیا دروست بێت ناچار بکرێن بەوەی وڵات جێبێرن وڵاتێکی دیکە بکەن بە پەناگە هۆکاری زۆر زۆر ڕیشەیی هەیە بۆ ئەم بابەتە یعنی نەوەیەک پێگەیوە تەمەنی 24 ساڵە یعنی ئێمە ئەگەر لەگەڵ لەدایک بوو بێتین لە قۆناغێک کە شەڕی ئێران و عێراق دەسی پێ کردووە نەوەیەک لەدایک بۆ لەگەڵەوەی کە شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان دەسی پێ کردووە لەگەڵەوەی کە دوو ئیدارەی
ئیدارەیە دەسی پێکردو لەگەڵەوەی کە بە هیچ شێوەیەک دەستا و دەستکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان نەبووم قوانە لێ ئەگرێتەوە مەترسیدارترین دوو خاڵ کە حکوومەتی بەعز کات خۆی پێڕەوی ئەکرد لەگەڵ گەلی کورد و خەڵکی عێراق بەگشتی بریتی بۆ لە دووشت یەکەم ترساندن دوم هەڵخەڵەتاندن بە درێژایی 24 ساڵە هەمان سیاست لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان کە بریتە لە ترساندن و هەڵخەڵەتاندن جا بە هەموو شێوازەکانەوە جارێ بە ناوی حکومەتی بنکەفراوان جارێ بە ناوی یەکگرتنەوەی دوو ئیدارەیی جا بە هەر ناوێک بوو بێت بە ناوی چاکسازی لە حکوومەت بەس بۆچی دەسەڵدەستکردنی دەسەڵات ینی دەسەڵدەست نەکردنی دەسەڵات وەکو هۆکارێک ینی خۆ ئێستا ئێمە بۆ نمونە حکومەتی بنکەفراوانمان هەیە لە ماوەکانی ڕابردوودا هێزی نوێ هاتوونەتە ناو کایە سیاسەکەەوە وەنیە ینی بەشداریان پێکراوە لە ئیدارەدانی وڵاتەدا دەسەڵات تەنیا بریتینی لە پۆستی سەرۆکی هەرێم تەنیا بریتینی لە پۆستی سەرۆک وەزیران کە لەوەتەی هەیە مەسەلەن بەڕێز نێچیروان بارزانی دەبینین هەر لەو پۆستە داماوەتەوە مەگەر بە سوودفە ڕەنگی گۆڕا بێ بە 2 ساڵ بە جێگرێکی ترەگەرنا هەر ئەڵگۆڕکردنی دەسەڵات دەبێ ڕۆ بچێتە ناو هەموو ناوەندەکان لە مدیری قوتابخانەیەکەوە لە مدیری مەزبەحێکەوە لە بەڕێوەبەری دەستگایەکی ڕاگەیاندنەوە لە هەموو ناوەندەکان دەبێ ئەمە شۆڕ بێتەوە تەنانەت ئەمە کە پەیوەندی بە مافی هەڵگری بیرروباوەڕی سیاسی بیرروباوەڕی ئاینی ئازادیەکان قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی هەموو ئەمانە یەک لە دوایەک بە درێژایی ساڵانی ڕابردوو تا ئێستا ماوەتەوە درێژیان هەبوو بۆیە من پێم وایە تاوەکو حکومەتی هەرێمی کوردستان پلانێک دانەنێ بۆ ئاراستەی کە چاکسازی ڕاستەوخۆ و ڕیشەیی لە هەرێمی کوردستان بکات تا ئەوەی کە گەندەڵی ڕیشەکێش نەکرێت نەکەرەوەی دەکەم بکرێتەوە من پێم وایە کۆچی بەلێشاوی گەنج خەڵک لە هەرێمی کوردستان دەبێت خاڵێکی تر ئەوەی کە جەختی لە بکەمەوەی کە پێوەست بە ئاوارەکانە دەبێت ژیانێکی شەرفمەندانە بەپێی پرەنسیپە نێودەوڵەتیەکان بەلای کەمەوە بۆ ئاوارەکان دەسەبەر بکرێت لای کەم بۆ ئەوەی کە ئەوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و لە سای هەرێمی کوردستانی شتەجیان لە کەمپەکان مەترسینی نەوان لەسەر هەرێم بە تایبەت عەرەبەکان ئەزانی جارێ من نامێ بە ئاراسەیەکی ڕاستیستانە و ڕاستیزمانە بابەتەکە بەرەوەی کە پەیوەندی بە هاتنی عەرەبەکان بەڵام باز لە واقعەکەین باز لە واقعەکەین حقیقەتەن باسکردن لە مەترسی هاتنی لێش بە لێشاوی عەرەب زیاتر لە ملیۆنێک بۆ کوردستان ڕاستیزم نییە و حەقی خۆمانە ئێمە ئەقلیمێکی فیدرالین بەڵام هەن ئەو ئەقلیمانەی کە ئۆتۆنۆمین لە ئەوروپا لە ئەوروپای دیموکراتی لە ڕۆژی یەکەمەوە کە بوون بۆ ئۆتۆنۆمی قانون هەیە ئەڵێ ئەوەی لە دەرەوەی ئەم ناوچەی ئۆتۆنۆمیە بۆی نییە 1 متر خاک بخڕێ لەم ناوچەی ئۆتۆنۆمیە ئێمە ئەوەمان نەتوانیوە بکەین بە پێی مادەی 23 دەستوری عێراق کوردستانی ئێمە کڕاوە بە پێی مادەی دەستوری 23 عێراق مادەی 23 دەستوری عێراق هەموو عێراقیەک بۆی هەیە سەکەنی هەبێ کاری هەبێ ئیسtismاری هەبێ ملک و عقاراتی هەبێ لە هەر جێگایەکی کوردستان ئەمڕۆ خەتەر لەسەر کەرکووک نیە ئیزافە دکتۆر باز لەوە دەکرێت هەر هاوڵاتیەک بۆی هەیە کە نەفوسی شارەکەی بگۆڕێت خەڵکێک دەتوانێت لە مەسڵەوە بێت لە بەستەوە بێت لە هەر شارێکی دیکە عێراق بێ ببێ بە هەولێری دیاردەیەکی کاکارزەنگەن دیاردەیەکی تری دزێو هەیە عەرەب بە لێشاو ئێستا هەویەکەی ئەگۆڕێ دوای 5 ساڵی تر بە ئاسانی ئەتوانێ بڵێ دوایە بۆیان نەگۆڕێ نیازخان ئەی گۆڕێ پاش 5 ساڵی تر بە ئاسانی لە زروپێکی ترا ئەڵێ پێم گۆڕاوە و من عەرەبم و ئەوە تەشسجلەکەم لە فلانە وڵاتەیە لە دیوانیە لە ناسریە لەکوێ ئەیهێنێتەوە و پیشانێدا عەرەبە و ماوەتەوە ئێمە دەبێ ئاگاداری ئەوە بین هەر کەسێک باسی ئەم دیاردە دزێوە مەترسیدارە لە ڕووی استراتیجیەوە پشتێنە ئەکا ڕاستیست نییە و لە نەفەسێکی ڕاستیستیەوە قسە ناکە لە نەفەسێکی نیشتیمانیەوە قسە ئەکا ئەم خاکە بۆتە هەدەفی تعریب بە درێژایی مێژوویەکی زۆر ئەمڕۆ ئەم تعریبە لە نەفەسێکی دەستوریەوە ئەکرێ ئێمە دەبێ ئاگاداری ئەوە بینە بینینی ئەو واقعە بۆچی ڕاستە بەڵێ جارێ بابەتێکی زۆر گرنگ هەیە تێکەڵی نەکەین ئەوەی کە شەڕێک دروست بووە خەڵکێکی زۆر پەنای هێناوە بۆ هەرێمی کوردستان تاوەکو هەرێمی کوردستان وەک ناوچەیەکی ئارام بینێتەوە یاسە قامگیر بێ ئێمە لە سەرتاوە ئەوانەی کە چالاکوان بووین کارمان بۆ هاوکاریکردنی ئاوارەکان دەکرد چەندین پێشنیارمان ئاراسی حکومەتی هەرێمی کوردستان و خودی تەنان پەرلەمانی کوردستانیش کرد بەوەی پەرلەمانی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان دەبێت ڕوئایەکی ڕوونیان هەبێ بۆی کە لە ئایندەدا چۆن مامەڵە لەگەڵ ئەم ئاوارانە دەکەن وە چۆر کار بۆ گێڕانەوەیان دەکەن بۆ ناوچەکانی خۆیان و خاڵێکی تر گریمە سبێنی ئێران
حکوومەت نەکردناخۆی عێراق و عەرەبەکان دکتۆر گریما سبینێ ئێران و ناوچە کوردیەکان و ناوچە فارسەکان ڕوبەڕووی شەڕێکی مەترسیدارە بنەوە کە هەندێک لە چاودێرانی سیاسی بۆیان چاڕوان کرا ئایا ئێمە دەتوانین دەرگا بکەینەوە ئایا ئەگەر کێشە لە تورکیا ببێ ئێمە دەتوانین دەرگای زیاتر بۆ ئاوارەکان و پەناهەندەکان بکەینەوە کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن ئیمکانێتی ئێمە چییە و خاڵێکی تر ئەوەی کە دکتۆر ئاماژەی پێکرد خودی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازی جیاواز کاری بۆ تەعریبکردنی هەرێمی کوردستان کردووە ینی بابەتی بە پایتەختکردنی من بەس ئەوە بڵێم وەک نمونەیەک ئەوەی کە هەولێر کرا بە پایتەختی گەشتیاری وڵاتانی عەرەبی یعنی ئێمە چەندین ساڵ هەوڵی ئەوەمان هەبوو کە چۆن هەرێم تایبەتمەندیەکی هەبێت جیاوازەوەی کردراوە بە عێراق و بەڵام ئەمە ئۆتۆماتیکیان ڕەوایەتی دان بوو بۆی کە هەرێمی کوردستان بەشێکە لە خاکی عەرەبی بە دڵنیای مەبەستدارە بە پێناو بەرژەوەندی مادی هەندێک کەسی دیاریکراو کە ئەسە تێوەگلاون لە گەندەڵی و دۆسیەکانیش ئاشکرا باشە دواتر پێمەڵی چێنوانە نەخێر لەبەرەوەی بەشێک لە ئەندام پەرلەمانەکان خۆیان ناویان هێناون من دەکرێت پێتان بڵێم ئەندام پەرلەمانەکان کەن بچنەوە سەر ناوەندەکانی باشە سپاس دەکەم نیازخان دەگەڕێمە وڵات بەڕێزان دیارە ئێستا من میوانی سێمم لیزافە لە کەدین ئەندامی مەکتەبی پەیوەندەکانی دەرەوەی پارتی دموکراتی کوردستان لێرەیە سپاس بۆ ئامادەبوونت لیزاخان سپاس کە ئامادەی دیزاخان پرسەکەمان بابەتەکەمان لەسەر مەسلەی ئەو کۆچە بەلێشاوی ئێستای گەنجانە لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی هەندەران دەمەوێت سەرنجی تۆ بزانم بۆچی لەم تەوقیتەدا بۆچی لە ئێستادا ئەم دیاردەیەوەندە زەق بۆتەوانێت گەنجان ڕوو لە دەرەوە دەکەن و تەنانەت بۆتە بابەتێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان حتمما کە ئێوەش دەبێ ببینن جۆرێک لە هاندانی تایە بەوەی باس لەوە دەکرێت وەرن بۆ ئەوێ خۆشە یان هەندێک جار پێچەوانەکەی دەبیستن نەخێرمەیەن وڵاتی خۆتان خۆشە بەرحاڵ ئەم زەقبوونەوەی ئەم دیاردەیە بۆ توان بڵێم کە دیاردەی کۆچکردن دیاردێک نییە تەنها پێوەست بە هەرێمی کوردستانەوە ئەمڕۆ لە ناوچە جیاوازەکانی ئاسیا بەگشتی هەروەها بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوڕاستیش مەسەلەی کۆچکردن یاخود دیاردەی کۆچکردن بۆتە دیاردەیەکی زاق بۆ نمونە لە راپۆرتی کۆتایی نەتەوە یەکگرتووەکان لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا نزیکەی 6 ملیۆن کەس پەنابەر بوون لە سەرانسەری جیهاندا بۆ ناتوانێت ئەمە پەیوەست بکەین بە هەرێمی کوردستانەوە سەبارەت بە ئەو لێشاوەی کە ئێستاش دەستی پێکردووە بۆ دەرەوەی وڵات ئەمە مەسلەی کۆچکردن مەسلەیەکە کە ڕابردووی هەبووە لە کوردستان بۆ نمونە لەو سەردەمانەی کە ڕژێمی باس لە ڕێگەی زوڵمەوە دەرحەقی کوردەکان ناچار دەبوون ڕویان دەکرێت لە دەرەوەی وڵات بە تایبەتی وڵاتانی دراوسەوەکو ئێران و تورکیا لە دوای ئەوە لە ساڵی هەشتایەکان دیسان لە دوای لێشاوی یاخود بڵین هەڵمەتی ئەنفالکردن و کۆمەڵکوژی کوردیسان دیاردەیەکی تری کۆچکردن لە هەرێمی کوردستان داڕوویدا لە کۆتاییدا بەداخەوە کە ئەمە دەدەڵم لە سەردەمی شەڕی ناوخۆدا دیسان کۆچکردنێکی بە لێشاوی گەنجانی کرد بۆ دەرەوەی وڵات لەبەر ئەو گلەیی خۆیان کە تا ڕادەیەکیش دەتوانین لە بەرچاوی بگرین ئەو گلەیانە ئەوانەی ڕابردوو هەمووی وتت بۆ تا ساڵی 2000 ئەوەی ئێستا بووە بەڵام باس لەوەش بکەین کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعد سەدام حوسێن لە ساڵ 2003 لێشاوێکی تری پێچەوانە دەستی پێکردگەڕانەوەی کوردەکان لە ئەوروپا بۆ هەرێمی کوردستان کە دەرفەتێکی باش ڕەخسا بوو بۆ ئەو گەنجانەی کە لەوێ لە دەستی بڵین زوڵم و یاخود ئەو گلەیانەوە ڕویان کردبووە دەرەوەی وڵات بەڵام کاتێک گەڕانەوە بە خزمەتێکی زۆر باش ئێستا ژمارەیەکی زۆریان مامۆستای زانکۆنا بۆی دەتوان بڵێم دیاردەی کۆچکردن دوو ڕۆی هەیە هەم ڕۆی پۆزیتیڤی هەیە هەم ڕووی نێگەتیڤیشی هەیە پۆزیتیڤەکە ئەوەیە ئایا ئەو گەنجانی دەڕۆن چه ئامانجێکیان هەیە لە دەرەوەی وڵات یاخود چی پاڵپشتیان ئەکا بۆ دەرەوەی وڵات بڕۆن ئەگەر ئەوانەی کەوا بیر دەکەنەوە لە کێشەکان هەڵدێن و یاخود بڵێن قەیرانێکی زۆر گەورە دەبینن لە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری کە حەقیقان خۆمان دەزان ئێستا هەم قەیرانێکی ئەمنیمان هەیە هەم سیاسیمان هەیە هەم ئابووریمانیش هەیە لە ڕووی کولتوریش و قەیرانی کولتوریشمان هەیە چکو تا ئێستش کولتوری کوردی بە تەواوەتی نەچەسپاوە و گەنجمان لە سەرشێوانێکە کە هێشتا خۆی نەدۆزیوەتەوە چ کولتورێک بەکاربێنێ بە لە ڕێگەی تەکنۆلۆژیا و تۆ سێر دەکەی تەکنۆلۆژیا وای کردووە کە جیهان زۆر نزیک بێت لە یەکەوە ئەوان لە ڕێگەی تەکنۆلۆژیا و سێری وێنەیەک دەکەن لە ئەوروپا ڕەنگە سرنجی ئەو گەنجانە ڕابکێشە بەڵام ئەگەر بێت و دراسەیەکی باش بکرێت و یاخود ناوەندێکی باش بۆ خوێندنەوەی ئەو کەسانە بکرێت کە ئارەزووی چونە دەرەوەیان هەیە پێیان پیشان بدرێت کە سەختیەکانی چین ڕەنگە گەنجانی ئێمە نەزانن سەختیەکانی چونە دەرەوە هەندەران چی من بەڵام ئێمە بکرێلی زاخان ینی تاوەکو ئێستا من ئاماژەم پێکرد نە پەرلەمان نە حکوومەت هیچ قسەیەکی فەرمیان نەبووە لە سەرم بابەتە تۆ دەڵی ناوەندێک دەبێت دیراسی ئەمە بکات بە پێی ئامارە نافەرمیەکان لە هەر مانگێکدا 3000 کەس لە هەرێمی کوردستانەوە کۆچەکان ینی ئەگەر وا بێدەم ڕێژەیە حتمما لە بەرزبوونەوە دابێت ئەمە بکرێت
لەو 3000 کەسە ڕێژەیەکی زۆری لە پێکاتەکانن وەکو پێکاتی مەسیحی پێکاتی تورکمان پێکاتی یزیدی هەتا بکات پێکاتی کاکەی ژمارەیەکی زۆر پێکاتەکانی تریش بن جێهێشتنی کوردستان حاڵەتێکی ئاساییە دوجار نیشانی پرسیار نییە بۆ سەر حکوومەتی هەرێم و بۆ هەرێمی کوردستان حالەتێکی ئاسانیە من خۆم وەکو چاڵکوانێک لە بواری پێکاتەکان هیچ کاتێ پشتی ئەوم نەکردووە کە نە لە پێکاتەکان نە لە دەرەوەی پێکاتەکان گەنجانی کوردستان ڕوو لە دەرەوەی وڵات بکرد بۆیە بەس ئەمە بە قسە ناوترە هەر وەکو خۆتیش وتە پێویستی بە ئیشکردن هەیە بۆ من وەکو نووسەرێک ڕەنگە لە ڕێی قەڵەمەوە بتوان تا حدێک بتوان ئیسیفادەیەک یاخود سوودێک بۆ گەنجان بگەێنم کە سەختیەکانی ئاوارەبوونیان پێ بشاندم چکو خۆمش وەکو کەسێک کە ماوەیەک لە هەندەران بووین لە ئێران وڵاتی ئێران بوون و سەختیەکانی ئەزانم چین بۆیە ڕەنگە گەنجانی ئێستا بە عشقی ئەوروپا بە عشقی ژیانی لە کللتورێکی تر بە عشقی هەندێک بەتەنیا عشقی ئەو ژیان و ئەو کللتورەیە کە تۆ باسیەکەی ژیان لە ئەوروپایە یان ئەوەش ڕاستە کە گەنجان بۆ خۆیان باسیەکەن لە گرتە ڤیددیوەکان کە خۆیان ڕۆژانە تۆمارێکەن و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاویەکەنەوە دەڵێن نەکارەبا هەیە نە موچە هەیە نە ژیانێکی سەربەرزانەمان هەیە ئەوەی کە خۆیان باسی دەکەن ینی من ئەم شۆگرتەیەک زۆر سەرنجی ڕاکێشام دەگەنجن پێکەوە دانیشتونەوەی کە قسا کاڵێ لە ناو ئەم دەیە بەتەنیا من کارم هەیە کارەکەشم ئەوە نییە کە بتوانم سەربەرزانە پێی بژیم هۆکارەکە بەتەنیا ئەوەی دەوێت بچێت لە ئەوروپا بژی و لە کللتور هەڵبێ نەخێر نەبوونی سیستەمێک بەداخەوە کام قسەیەکەم نەبوونی دادپەروەری کە کاتێک گەنجێک لەگەڵ گەنجێکی ترە لە یەک قۆناغێکان کاتێ ئەبینێ ئەو گەنجەی تر دەست پێشخەری بۆ کراوە بەڵام کە خۆی بۆی نەکراوە طبعاً ئەوە شکستێک لە دەرونیا دروستەکە شکستێک لە دەرونیا دروستەکە کە بە جۆرێکی تر دیمانێکی تر لە کوردستان لە پێشاوی دروست بە دیمانێکی تر لەم هەرێمە ئەگەر ڕەنگ بێت ئەو خۆشەیە کە لێرە هەیتە لە سەدا هەشتای ئەو خۆشەیە کە لە دەروی ئەوروپا لە دەروی وڵات دەیبینێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو شکستە دەرونیە کە تووشی بووە کە چەندین ساڵە لە بەردەم نادادپەروەری ئەنجام دەدرێت کە گەنجێکی تر ڕەنگە بەهۆی هەندێک ئیمتیازاتەوە لە حالەتێکی تر ئەمە واقعەکە کە باسیەکەم شتێک نییە کە خەیاڵ بێت دەیان چیرۆکیوامان گوێ لێ بووە بەڵام لەگەڵ ئەوەشە دەبێت ئەو گەنجانێک کە ئێستا گلەی دەکەن من داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستانش ئەبێ گویان لێ بگرێت کە بۆچی ئەم گەنجانە ئارەزووی چوونە دەرەوەیان هەیە ئارەزووی بەجێهێشتنی هەرێمی کوردستانیان هەیە کە ئێستا ئەگەر بۆ برام قسەیش بە تاواکەم اینجا بچینە سەر شتێکی تر پرسیارێکی تر بە پێی راپۆرتێکی نەتەوە یەکگرتووەکان دیسان ڕێژەیەکی زۆری ئاوارەکان لە سووریا بوون کە چی قەیرانێکی لەبەر ئەو قەیرانی داعش لەبەر هاتنی داعشە وانە بەس بۆچی ڕێژەیەکی زۆر لە عێراقەوە ڕویان لە دەرەوەی ئەوروپا نەکرد یاخود نەبوونەتە کۆچبەر بۆچی چونکو لە عێراقدا هەرێمێک هەیە بەناوی هەرێمی کوردستان کە لە ڕووی ئەمنیە و پارێزراوە تا حدێک توانویەتی دەرگا بکاتەوە بۆ زۆربەی ئەو عەرەبانەی کە لە ناوچەکەدان یاخود بۆ زۆربەی ئەو پێکاتەکان کە لە ناوچەکەدان بێن بۆ هەرێمی کوردستان ئەمە جێگەی خۆشحاڵیە بەس ئێستا پێدوانی ئەو قسەیە بەتاڵ بۆتەوە بۆی خەڵکی هەرێمەکە خۆی ینی جێهێڵێ ئەگەر بۆ بە پەناگە بۆ عەرەبەکان بۆ پارێزگاکانی دیکە عێراق خۆی ئێستا خەڵکی هەرێمەکە گەنجی هەرێمەکە خۆی ینی کۆچەکەوچێ بۆ هەندەران ئەخە بەتاوێکم مەبەستم ئەوە بوو کە لێرە کاتێک مجموعەیەک کەس لە ڕۆژهڵاتی ناوڕاستیا خو لە وڵاتێکی تری لە جیهانی سێمانی کە باس دەکرن کە لە جیهانی سێم کۆچ دەکەن بۆ ئەوروپا ڕاستە خۆ دانانرێن لە شوێنی دیاری کراو ئەوان سیستەمێکیان هەیە بە چەندین قۆناغ ئەو پەنابەرانە تێدەپەڕن تاکو جێگیر دەکرێن تا کۆتایی بۆ نمونە کەمپێکی تایبەتیان هەیە بۆ نمونە تاقی دەکرێنەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەدای جیاوازی لەگەڵ هەرێم باسەکەی لە هەرێم ئەمانە بە کورتی پێم بڵێ ئەمە باشە یان خراپە یعنی ئەوەی کە هەرێمێکە زۆر خراپە کە کاتێک عەرەبێک لە ناوچەیەکی باشوور یاخود جنوب لە هەر ناوچەیەک کە زۆربەی زۆریشیان بەداخەوە کە دەڵێم کەسێکی نزیکیشیان پەیوەندیان بە گروپەکانەوە هەیە بەڕاستی بێن لە شوێنێک ببنە دراوسێ منیان ببنە دراوسێ تۆ سپاس دەکەم لیزاخان دکتۆر بورهان دیسانەوە سەرنجت بزانم لەسەرەوەی کە لیزاخان ینی باسی کرد گەنج بە تایبەت دەمێ باسی ئەوە بکەین گەنج کە لە هەرێمەوە کۆچ دەکات یاخود ئەو کەسانی لە هەرێمەوە کۆچ دەکەن بەرە وڵاتانی ئەوروپا تەنیا حەزێکە بۆ ئەوەی بچن یاخود هەڵهاتنە لەم کللتورە لە کللتوری کوردی دەیانەوێت لە ئەوروپا بژین یان هۆکاری دیکەی هەیە ئەو قەیرانانەی کە ئێستا بە بەردەوامی بوونیان هەیە لە هەرێمی کوردستانە بە ئەترافی هەموو لایەنە سیاسەکان و بە ئەترافی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵنەر و هۆکارە بۆ ئەوەی ئەم گەنجانە هەرێم جێبێڵە حەزەکەم کۆمنتێکم هەبێت لەسەر ئەو پرسیاری جنابەت کرد لە لیزاخان بە باوەڕی من ئەو خۆ هەڵکێشان و شانازیەی کە هەرێمی کوردستان ئەیکا بەوەی کە پەناگایە بۆ خەڵکی ترکە لێ قەوماوە دێ بۆ ئێرە تێک ئەشتیە کاتی هاوڵاتیانی ئێرە کوڕ و کچی ئەم وڵاتە ڕوو ئەکەنە دەرەوەی وڵات
وەکو نیازخان باسی کرد لە دەریاکانی ئیجە و ئەمانە ئەخینچێن و جەنازەکانیشیان نابینرێتەوە ئەم شانازیە تێکەشکێ و هیوادارم دەسەڵاتی سیاسی لە باشووری کوردستان چیتر خۆی هەڵنەکێشێ بۆ شانازیە ئەم شانازیە کۆتایی هات لەوە خراپتر ئەم شانازیە خەریکە ئەبێ بە مۆتەکە بەسەر کوردستانەوە خەریکە کوردستانی ئێمە داگیرەکرێ ئەمڕۆ خەڵکێکی زۆر لە عەرەبی دەوڵەمەند پارەیەکی زۆری ئیستثمار کردووە لە وڵاتە دامەزراوە لە وڵاتە ئەژیە مناڵەکەی بە کوردی گەورە ئەبێ سبەینێ سەبەبێکی هەیە ئینسانیە و ئەتوانێت پەنا ببۆنێتەوە یەکگرتووەکان بەوەی کە هیچ هێزێکی دنیا نییە ئەمە لێرە دەرکە چونکە ئەمە ئەبێتە بە غەدرێکی ئینسانی ئێمە دەبێ ئاگاداربین لە نەتائیجی خەمەکەی تۆ ینی زۆر گەورەی هاتنی عەرەبەکانە زۆر گەورەترە لەوەی کە گەنج بەجددی و من هیوادارم ئەگەر ئێوە پرۆگرامێک لەسەر ئەو 3000 گەنجە کە لە مانگێکە ئێرە جێدێڵن بکەن 4 پرۆگرام لەسەر هاتنی عەرەب بۆ ئێرە بکەن من عەرزم کردن لە ساڵی 20 جەزیرەی ئۆلاند بوو بە ئۆتۆنۆمی لە بینی فنلاند و سویدا منافەسەی لەسەر هەبوو بوو بە هی فنلەندا وەکو ئۆتۆنۆمیەک لە ڕۆژی یەکەمەوە قانونێک دەرکرا ئەڵێ هیچ سویدیەک بووینی 1 مەتر خاک بکڕێ لە ئۆلاند چونکە مەترسی ئەوە ئەکرێ ئەگەر بێت و ئەم زۆرینەیە بتوانێت خاک بکڕێ بۆ ماوەیەکی کەم ئۆلاند ئەبێ بە سویدی ئێمە ئەو میکانیزمان نەکردانە ناوە وەکو عەرزم کردن لە مادەی 23 دەستوری عێراق کوردستان واڵا کراوە بۆ ئیستثمار بۆ تیاژیان بۆ سەکەن بۆ عقار و مولک باشە ئەگەر ئەمە دەستوری عێراق کردوتی خۆ ئێستا حکوومەتی هەرێم و موسسەکانی دیکە ژانی ڕێگە بەمادەن لە شوێنێکدا ئەوەم لە نیازخان وەرگروتی بەمەبەست دەماکرێ هاوڕای بەمەبەست ئەماکرێ بەمەبەست ڕێگا درێ عەرەب بێتێرە و تەنانەت دوتی ئەمە کراین بە بەشێک لە وڵاتانی عەرەبی بەوەی دەکرێت بە هەولێر دەکرێت بە پایتەختی گەشتیاری وڵاتانی عەرەبی ئەمە بەستە توانین بەنەوەیەکی تر بخوێنیتەوە خطابی سیاسی کوردی هەر لە سیەکانەوە لە چلەکانەوە کە لەسەر مفهومی برایەتی کورد و عەرەبی ناکراوە خطابێکی هەڵەیە لە ئەساسا هەڵەیە بووە بە بەرداغێکی ژەهر ئێمە ئەو ڕۆئەی خۆینەوە بە قەناعەتی من ئەو هەڵەیە کە بووە ئەوەیە لە کولتوری سیاسی کوردیا لە هیچ وڵاتێکی دنیا نە ئێرلەند با بریتانیەکانی گوتووە برا نە فەڵەستینی بە ئیسرائیلی گوتووە برا هیچ داگیرکراوێک لە دنیا نەیگوتەوە بە داگیرکرد برا بەڵکو کورد ئیستیسنایە کورد ئیستیسنایە شتێکی پێفرۆشراوە شتێک چۆتە ناو مێشکیەوە کە ئەمڕۆ زەریبەیەدا و من لە ترسی ئەوەدام کە لە داهاتوودا زەریبەکەی زۆر گەورەتر بێ ئەگەر ئەمە بە خۆمان ڕانەگەین بۆ کولتورە سیاسیەدا نەچینەوە بۆ قەناعەتەدا نەچینەوە و بە دەنگێکی بەرز ئەوە نەڵێین هەڵەیە کراوە لە مێژووە دەبێت کۆتایی بێت لە سیاسەتا ئەگەر هەڵەی مێژوو لە سیاسەتا کۆتایی نیە دوا ڕۆژی تۆش بەردەوامی ئەو هەڵەیە ویستێک بۆ جۆگرتن لەم قسەیە ویستێکی جددی هەیە یان پێچەوانەکەی بینی تۆ دکتۆر من ئەتوانم بڵێم نییە و ئامادەم پرۆگرامی تر بکەم کە لەسەر ئەزمموی خۆم من حەزەکەم بە بینەرانی بڵێم 2004 1 2004 ئێمە چوین بۆ لای مەسعود بارزانی کە ئێستا سەرۆکی هەرێمە ڕۆژی دواتر چوین بۆ لای مامجەلال ئینزارێکماندا پێیان لە پرۆژەیەکی 16 خاڵیە لە خاڵی هەشتەمی ئەو پرۆژەیە کە لە 5 مانگی 1 2004 لە کوردستانی نوێ ئەم پرۆژەیەکو خۆی بڵاو کراوەتەوە ئەگەر خەڵک بێوێت تەماشایکە ئێمە ئاگادارمان کردوونەوە کە لە داهاتوودا دەبێت ڕێلەوە بگرن کە کوردستان بە ڕێگای یاساییەوە لە ئێمە بکڕێ بۆ معنایە لە دەستورە دەبێت ڕێگری لەوە بکرێ بەداخەوە نە لە دەستوری موقەتە کە لە کاتی مامجەلال لە بەغا ئەوە بوو ئیمزای کرد و هەروەها دەستوری دائیمیشە کە مادەی 23 بەعکسەوە نەکە ڕێگری نەکرا بەڵکو هەموو دەرگاکانی کوردستان کرانەوە ئێمە زەریبەی ئەوە ئەدەین ئێمە دواتر وشیار بووینەوە بەڵام ئێمە زوو بەڕاستی مجموعەیەک لە خەڵکی نووسەر و ئەمانە سەرکردەکانمان ئاگادار بەداخەوە باش نەخوێنەوە ئەمە پرسیارێکی گرنگە و هیوادارم ئەم پرسیارە بەرەو ڕووی ئەو دوو سەرکردەیە بکرێتەوە کە یەکێکیان ڕەنگی کەمتر توانای ئەوەی هەبێت جوابی پرسیاری تۆ بداتەوە بەڵام ئەوەی تریان زیندووەوە سەرۆکی هەرێمە ئەتوانی وەڵامی ئەم پرسیارە بداتەوە بڵێ تاریخی فولانی پرۆژەیەکی ئەو هاتان بۆ هاتووە لە 16 خاڵە لە خاڵی هەشتەمە ئاگادار کردنەوە لە خەتەری استراتیجی من حەزەکەم بۆشت بێنم ئەگەر حەزەکەی بۆ دێنم ئەم پرۆژەیەکی نایابە هەر 16 خاڵیەکی لە یەکی تر گرنگترە بەڵام خاڵی هەشتەمیان زۆر گرنگە ئێمە ئەوڕۆ خەریکە باش دکتۆر من لە ئێستەوە بڵێن لێ وەرەگرم بۆ پرۆگرامێکی دیکە تۆ خەڵدا ئەسپاس دەکەم نیازخان لەگەڵەوەی دواتر لە دکتۆری ژە وەڵامە وەرەگرمەوە دیارە پرسیاری سەرەکی بەرنامەکەی من تەوەری بەرنامەکەمەوەیە کە گەنجان بۆچی دەڕۆن و جێهێشتن
بۆ ئەم وڵاتە لە کارێکی باشە یاخودمانەوەیان و بنیاتنان و دروستکردنی دەوڵەتی کوردستان. بەڵام پێشتر شتێکە دوودەوەی کە بەمە بەس کراوە بۆ نمونە بە هەولێر کە هەولێر دەکرێت بە پایتەختی گەشتیاری باشە وتت ئەمە بەمە بەس کراوە چێ مستەفیدە لەمە کێ ئیسفادە لەوە دەکات هەرێمی کوردستان ببێ بە بەشێک لە وڵاتانی عەرەبی و بەڵێ جارێ هەوڵێک هەبوو بۆ ئەوەی کە ینی هەرێمی کوردستان بکرێتە ناوەندێکی گەشتیاری سەرنجی گەشتیارانی پێڕابکێشرێ لە ڕاستیە ماوە بۆ ماوە ناوەندەکانمان دەبینی کە ئامارێکیان بڵاو دەکرێت گوایە ئەوەندە هەزار گەشتیارە ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە دەبوژێتەوە. ئەمە بابەتێکی بەدوای خۆی داهێنا بۆ هۆکاری ئەوەی کە بەشێک لە بازاری هەرێمی کوردستان ببوژێتە بە پارەی و عەرەبانەی کە لە خواروی عێراقەوە ئەهاتن بۆ هەرێمی کوردستان نەگەشتیاری تورکی بوون ئەوانەی کە تورک بوون ئەهاتن کۆمپانیایان نهێنا لەسەر حیسابی هەرێمی کوردستان کاریانە کرد ئەوانەی کە فارس بوون بە هەمان شێوە ئەوانەی نەتەوە وڵاتەکانی تریش بە هەمان شێوە هەمووی سوودی داراییان دەبینی وە گیرفانی خۆیان پڕ دەکرد. بەڵام بابەتێکی تری ئەمە ئەوەی کە پەیوەندی بابەتی بە پایتەختکردنی هەرێمی کوردستانە بۆ وڵاتێکی گەشتیاری عەرەبی ئەزانێ من بعدی زۆری هەیە یعنی بعدێکیان ئەوەیە کە تۆ خۆت ئەلیکێنیتەوە بە وڵاتانی عەرەبی یعنی بابەتێکی ڕەمزی نییە بڵێ من هەرێم پایتەختی هەرێمی کوردستان کە هەموو جونگەکانی دەسەڵاتی دەیە و بڕیاری گرنگ لەم پارێزگایەوە ئەدرێ لە جونگەکانی دەسەڵاتەوە تۆ بێ بیکەی بە پایتەختی گەشتیاری وڵاتانی عەرەبی. ئەمە بابەتێکە بەڕاستی گروپێکی سەرمایەداری سیاسی تیای سوودمەند بوون ئەوە بوو زانیاریان لە داواکاری گشتی شاردەوە پەرلەمانی کوردستان کاکسۆران سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ زۆر بەڕوونی هەموو داتاکانی بڵاو کردەوە کە نەکرد ئەوە بەر لە پەرلەمانی کوردستان گروپێکی هونەری بەناوی گروپی گەنج بۆ شانۆ یەکەم سکاڵایان تۆمار کرد بەهۆی ئەوەی کە زانیاریان پێنەدرا تەنانەت ئێمە خۆمان یەکێک بووین لەوانەیە کە لەگەڵ گروپەکە ڕۆیشتین بۆی داوای زانیاری لەو تیمە بکەین کە پرۆژەکەیان بەڕێوە ئەبرد ئەو بوو بەهۆی شاردنی زانیاریەوە کارگەشتەوەی کە سکاڵا تۆمار بکرێت بەرحاڵ بە درێژایی تۆمارکردنی سکاڵاکە ئەمان هەوڵی شاردنەوەی زانیاریاندا تا گەشتە ئەوەی کە ئەندامێکی پەرلەمانی کوردستان گەندەڵەکان نادیاریەکانی سەرچاوی دارایی بە هەدەردانە ڕەمووی ئاشکرا بکات تەنانەت هونەرمەندی بەعسی عەرەبیان هێنا نەکرد ئەوە هونەرمەندی عەرەبی هێنن لە هەر نەتەوەیەکی هێنن ئاساییە بۆ هەر کارێکە پەیوەندی بە بوژانەوەی هەرێمی کوردستانەوە هەبێ. بەڵام ئیهانە گەورەکە ئەوەیە کە خەڵکی بەعسیشیانێنە کە گۆرانی بۆ سەدام حوسێن هەیە. ئەم گروپە سیاسیە بازرگانە چێیە؟ ینی چێ لە هەولێرە مەکراوە؟ بەدڵنیایەوە کراوە من بەڕوونی پێتەڵێم ئەمە لە پارێزگای ئەگەر لەلایەنە سیاسەکان خۆلایەنە سیاسەکان یەکێتیە گۆڕانە پارتیە کۆمەڵە یەکگرتووە ئەزانی من بەڕوونی زۆر بەڕوونی پێتەڵێم کاکارزانگیان لە پارێزگای هەولێر ئەمە کراوە و پێتەڵێم پەرلەمانی کوردستان بە دوواداچوونی بۆ کراوە سکاڵا کراوە داواکاری گشتی داوای زانیاری کرد ئەمە بوعدی هەیە پێتەڵێم لە کاتێکا کە لە یاریگای هەولێری کوردستان ئاڵایان بەرزە کردەوە و حزبێکی سیاسی دیاریکراوە لەوانە پارتی دیموکراتی کوردستان شانازی پێوا کرد لۆگۆکەی نمایشەکرا لە ڕۆژنامە فەرمیەکانی ئەدراکە هەرێمی کوردستان بەشێک نییە لە عێراق دوا بەدوای ئەوە هەولێر کراوە پایتەختی گەشتیاری وڵاتانی عەرەبی ئەزانێمە بعدی قوڵی هەیە ینی نەکرد ئەوە من پێم وایە هەرێمی کوردستانە بێ بگەڕێنرێتەوە سەر هەرێمی کوردستان ئەزانێ تعریبێکی زۆر قوڵ هەیە جارێت تۆ لە هەر هەرێمێک لە هەر ناوچەیە کە تۆ دەژیت زمانی یەکەمی تۆ دەبێت زمانی فەرمی بێ بڕوان پێ بکە ئێستا کە تۆ دەچیتە ناو شار حەز ناکەی زمانی کوردی زمانی فەرمی یەکەمە لە هەرێمی کوردستان بەڵکو زمانی عەرەبی زمانی فەرمی یەکەم ئەم بۆ ئاراستە بۆ نەفەسە نییە کە ئەمە لێدان بێ لە بابەتی بەیەکەوەژیان نەخێر من ئێستاش پێم وایە ئەوانەی کە ئاوارن عەرەبن لە هەرێمی کوردستان دەبێت لە کەمپەکاندا بەڕێزە و مامەڵەیان لەگەڵ بکرێت بەڵام دەگەڕێمەوە سەر ئەو خاڵی کە ئێمە وە خۆم یەکێک بووم لەوانەیە کە لەگەڵ گروپەکەی تر کە چوین سەردانی پەرلەمانی کوردستانیان کرد لەگەڵ ژووری هاوکاری مرۆیی تایبەت بە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەبێت پەرلەمانی کوردستان ڕوئیایەکی زۆر وازحی هەبێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە چۆن لە ئایندە ئەم ئاوارانە دەگەڕێنەوە شوێنی خۆیان و نەکەر تەنیا پەیوەندی بە بابەتی قەومیەوە دکتۆر بابەتی مەزهەبی بەشێکی زۆری ئەمانە شیعان و ئەسەر لە هەرێمی کوردستان خەڵکێکی دەیانێت دەستوری هەرێمی کوردستان بە بابەتێک بێت کە شریعەتی ئاینی ئیسلام بنەمانە گۆڕەکانی ئاینی ئیسلام ببێتە چقی داڕشتنی یاساکان ئێمەش لە ئایندە مشکلە دروستەکە بابەتی مەزهەبی مشکلەیەکی زۆر گەورە لە هەرێمی کوردستان دروستەکە کە ئێمە بە هیوای ئەوەین بەیەکۆژیانی ئاشتیانە لە هەرێمی کوردستان خاڵی چق و ئەساسی بێ بەڵام حکومەتی هەرێمی کوردستان دەبێت ڕوئیای ڕوونی هەبێ لە کاتێکدا کە هەرێمی کوردستان ئەو بارگرانیە قورسەی لەسرە کاتە بۆچی دەواازەی زیاتر واڵا دەکات ئەی ئەوانە کێن کە لە سەیتەرەکان دەگیرن بەهۆی ئەوەی بە قاچاق لە ڕێگەی چەندین
چەند سەد دۆلارێکەوە خەڵکێک ئاودیوی ئەم دیوی سنووری هەرێمی کوردستان دەکەن لە کاتێکدا ئەوانەی کە لە خاڵی پشکنین ئامادە دەبن دەبێت کەسێک هەبێت وەک بریکاری ئەوان لە هەرێمی کوردستان ینی نیازخان لیزاخان دەمەوێت سەرنجت لەسەر قسەکانی نیازخان بزانم و بە تایبەت لەسەرەوەی کە پارتی چی سوود دەکات لەوەی کە ئەگەر هەولێر یاخود کوردستان ببێتە بەشێک لە بگورە کاکارزان بابەتەکە بۆ ئاراستەیە بە کە تەنیا پارتی بێ یعنی ئەمە قسە لەسەر دامەزراوەیەکی حکومی دەکەین بەڵێ بە دڵنیایەوە هەر هەمویان بەشێکن لەمە ینی پارتی هەڵەیەک دەکات لە شوێنێکی دیاریکردەوە بەڵام خۆ حکومەتی بنکە فراوان هەیە ئەی مانای ئەوەیە ئەگەر کەسێک بەرپرسێکی پارتی بێ لە شوێنی هەڵی کرد لایەنەکانی تر کە لە ناوەند و حزبێکی ترن ئەبێ وەک تەماشاکەر سەیری بکەن ئەی ئەمان چ جۆرە شەراکەتێکیان هەر مۆزوعەکەم لە بیر چوە هەر چکۆ زۆر بەڕاستی بەرەو ئاراستەی تر ئەبرێ مۆزوعەکە مۆزوع کۆچکردنی گەنجانان تۆزێک بە هەندێک وردەکاری هەیە ئەسڵ پێویست ناکات کە بچیتە ناویەوە کە کەسێک بە 300 دۆلار یەکێکی هێناوەتە ژوورەوە لە بازگەکانە ئەوە خەتای پارتی دیموکراتی کوردستان نییە یان ئەگەر یەکێک گەندەڵێکی کردووە ئەمە خەتای پارتی دیموکراتی کوردستان نیە ئەم بەس سەرنجێکی بچووک بوو سەرنجێکی تر لەبارەی کۆچکردن من نامەوێت زۆر بکەم ناو مزایدی سیاسیەوە بەڕاستی تااقەتی ئەو شتانەمان نەماوە بزانم شعبیەتی کوردستانی زۆر بێزار بووە لە مەسەلەی مزایدەی سیاسیەوە شتێکی ترمان هەیە لێرە دەبێ باس بکرم ڕەنگە دیاردەی کۆچکردن دەستێکی تریشی لە دواوە بێت لە بیرمانە چ دەستی بازرگانەکان ئەوانەی بازرگانی بە مرۆڤەوە دەکەن مەسەلەی کۆچکردن پەیوەندی هەیە بە بازرگانیکردن بە مرۆڤەوە تۆ کاتێک لەناو خۆمان دەکە بۆ کەسانە دەڵێن قاچاقچی من دێمەوە سەرەوە بابەتە بەڵام بەڕاستی دەمەوێت وەڵامیەوەم دەست بکەوێت و ئەندامی مەکتەبی پەیوەندەکانی پارتی دموکراتی کوردستانی ئەگەر تاکە هێزیش نەبێ وەکو یەکێک لە هێزەکان باسکرا بەوەی کە پارتی بەرژەوەندی هەیە لەوەی کە هەولێر بۆ نمونە ببرێتە پایتەختی گەشتیاری وڵاتانی عەرەبی ئێوە چه سوودێگەکەن لەمەوە بەرژەوەندی نییە بەرژەوەندی گشتیە بەرژەوەندی حزبی نییە ئەمە بەرژەوەندی گشتێکش ئەوە بوو بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری بوو بۆ گرنگیدان بوو بە کەرتی گەشت و گوزار بەڵام ئەگەر بمانەوەی نەمانەوەی ئەمڕۆ کە باز دەکرێت ئەم ژمارە زۆرەی عەرەب هاتوونەتە بۆ ئێرە یاخۆت ئێرە پایتەختی گەشتیاری عەرەبیە بۆ ساڵ 2014 بووە بزان غەڵەت هەڵە نەبم ئێمە تا ئێستش وابەستەی وڵاتێکین کە ناوی وڵاتی کۆماری عێراقا ئەمە واقعەکە بەڵام هەر لە پاڵەوەدا خۆ بۆ نمونە هەر پارتی بۆ خۆی باز بەدەوڵەت بوونەکەوانی باز لەجیابوونەوە بەڵێ استراتیژیەتی پارتی ئێستش هەر لەسەر ئەوەیە لەسەر پرسی بەدەوڵەت بوونە و ئەمە کاریشی بۆ دەکرێت بەڵام ئەمە شتێک نییە بە ئاسانی تۆ بڵێ ئێمە لە عێراق جیا ئەبینەوە تەوا بڕەوە کارکردنی دەوێت ئیشی دەوێت و هەر هەموو نەتەوەیەکیش کارزان هەموو نەتەوەیەکیش لە قۆناغێکدا پێش ئەوەی شوناسی نەتەوەی خۆیان بدۆزنەوە بەم قۆناغەیە تێپەڕی و گەنج ئاوارە بوون یاخۆت وەزعی دارایی زۆر زۆر خراپ بووە ئەوە سووریا حالی سووریا ئەبینین کە وڵاتێکی دراسی و لە چه قەیرانێکدای ڕۆژانە نەک بە سەدان بە هەزارها گەنجی ئەوێ کۆچەکەم بەرەو وڵاتان کە بەداخەوە تووشی کارەساتی زۆر دەبن. سپاس دەکەم لیزاخان کاتم زۆر کەماوە دەمەوێت وەڵام بە کورتی لە هەر سێکتان وەربگرمەوە سەبارەت بەو پرسیارە چونکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیش دامانناوە من دەڵێم کامیان ئەرکێکی ئەخلاقیە جێهێشتنی نیشتیمان یان بەشداریکردن لە بنیاتنان و دروستکردنەوەی نیشتیماندا دوشتم هەیە با زۆر نەبێتە شاعریانە بەڵام من کە لەسەر پرسی نەتەوەی ئیش دەکەم شاعری گەورە جگەر خوێن ئەڵێ شام شەکرە وڵات شیرینترە. سپاس نیازخان وەڵامی تۆ. من زۆر بە کورتی لێرەوە داوا لە سەرجەم ئەو کوردانە ئەەکەم کە بە ڕێگەی قاچاق و بەنەهامەتی چوونە دەرەوەی کوردستان وەک ئەوەی کە ناوەندێک نییە دۆسێ و یاداشتەکانی ئەوانی تۆمار کردبێت لە ڕووی مێژوێت تکایە لەمڕۆ دەست بکەن بە تۆمارکردنی ئەو یادەوەرانی خۆتان کە بە چ تاڵیە هەرێمی کوردستانتان جێهێش و ئێستا لەوێ چۆن نیشتەجێبوون ئەو مافانی کە بەدەستان هێناوەچین من پێم وایە ئەوەی کە لە نەتیجەدا هەیە ناتوانانی ئەو فەرزکەی بەسەر گەنجێ کە وڵات جێدەهێڵەوە ناشتوانی بڵێ ئەو تەنیا لە دەستی کەلتور ڕاکە هۆکارەکان زۆرن قەیرانەکان زۆرن تەنانەت بەپێی توێژەرێکی ئابووری دەڵێت لە ئێستای هەرێمی کوردستان چل جۆر قەیران دەرکەوتەوە من پێم وایە هەرێمی کوردستان دەبێت چاکسازیەکی ڕشەی و ڕاستەقینەی تیابێ کە بنەماکانی مافی مرۆڤ ئازادی سیاسی سەقامگیری ئابووری تیادا بەرجەستە بێت بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە ئێمە دەواازەی ژیانیەکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان بۆ سەرجەم تاکەکان بۆ ئاگاداربوون دیارە لە دۆخی ئەو خەڵکانی کە کوردستانیان جێهێشتەوە و گەنجانی لە هەندەرانن تووشی هەر پێشاتێبوونێمەوە کۆێناوتی چەند جارێک پەیوەندیمان کرد بە فەرمانگەی پەیوەندەکانی دەروی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام هیچ وەڵامێکمان دەست نەکەوت دەنا ئەوان هەر وەڵامی راپۆرتنی دەوڵەتەکانە دەنەوە هەر پێشێلکاریەکە بێت هەرێمی کوردستان بەنەخێ دکتۆر بورهان دەمەوێت تۆ وەڵامیەوە پرسیارم بیتەوە گەنج حەقی خۆیەتی بڕوایان دەبێت بمێنێتەوە و بەشدار بێت لە بنیادنانی ئەم وڵاتەیە
وڵات بە هەموو ناخۆشیەکانی لە دەرەوە خۆشترە دەرەوە بە هەموو خۆشیەکانی لە وڵات ناخۆشترە من باوەڕم وایەمانەوە لە وڵات ئەرکێکی نیشتیمانیە ئەو گەنجانە حەقا خۆیان ئەگەر دەسەڵاتی سیاسی بە کەم نیشتیمانیدا ئەنێن خۆیان با نیشتیمانی تر بن و خۆیان بە ئەو وڵاتە وەرگرنەوە و بەجێنەهێڵن و گەنجی ئێمە بزانێ کە وڵاتی ئێمە بەرەوڕووی تەوژمێکی گۆڕانکاری ناسنامەیە لە داهاتوێکی نزیکدا لە ماوەی 15 ساڵە هەر ئەو گەنجە ئەگەڕێتەوە و ئەڵێ عەرەب وڵاتی منی داگیر کردەوە دەبێت ئازادی کەم ئەوڕۆ لێرە بمێنێتەوە و ڕێگری لەو زاهیرەیە بکە و وڵاتەکەی خۆشترکە باشترە و بە قەناعەتی من میدیا دەوری زۆرە لەوەی کە بتوانێ ئەو وێنە ناشرینەی دەرەوەش بگوازێتەوە ئێرە 14 ساڵە 6 وڵاتی کردووە بەڵام ئیقامەی نییە 14 ساڵە لە ئەڵمانیایە خەریکە تێک چووە لە ڕووی نەفسیەوە ئیقامەی نییە من لە سویدەوە هاتووم 32 ساڵە لەوێم 13 ساڵە لەوەیە ئیقامەی نییە باشە تەنیاوەکو نافتێتوانم قسە بکەم لە چوارچەوەی بنەما ڕۆژنامەوانەکان دڵنیا بکەی نافتی کەم تەرخەمی ناکە سوپاس بۆ میوانەکانم دکتۆر بورهان یاسین توێژەری سیاسی هەروەها نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی لیزافە لە کەدین ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دموکراتی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونتان بەڕێزان سوپاس بۆ کۆمنت و سەرنجیەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ببورن کە نەمتوانی کۆمنتەکانتان بخوێنمەوە بەڵام وەک هەمیشە لەسەر شاشەی نافتی کۆمنتەکانی ئێوە نیشان دەدرێ هیوادارم وەڵامتان وەرگرتبێتەوە تا بەرنامێکی دیکە هەر شاد